ئێرە یەکێکە لە سەمونخانە دیارەکان لە شەقامی ڕەشید لە شاری بەغداد. ئەبوو ساجد خاوەنی سەمونخانەکەیە و لە ساڵی 2005ەوە لێرە کار دەکات. بەڵام گرانبوونی نرخی ئارد کێشەی بۆ سەمونخانەکەی ئەبوو ساجد و سەمونخانە و نانەوەخانەکانی تری بەغداد دروست کردووە و بەشێکیان ناچار بوون کێشی گونکەکانیان کەم بکەنەوە. يعني الطحين صعد هواي عندنا احنا. الطحين قبل 30 جو 30 هسه نرخی ئار زۆر زیادی کردووە. پێشتر نرخی فەردێک ئار 30,000 دیناریان کەمتر بوو، بەڵام ئێستا 50,000 بۆ 55,000 بۆ 60,000 دینارە. بەشێک لە سەمونخانە و نانەوەخانەکانیش کێشی گونکەکانیان کەم نەکردوێتەوە، بەڵام پەنایان بۆ ڕێگەیەکی تر بردووە و نرخی سەمونەکەیان گران کردووە کە ئەوەش کاریگەری لەسەر داهاتەکانیان هەبووە. أنا أقول لك الوزن يقل عندي. کێشی سەمونەکانم لە 120 گرامەوە بۆ 100 گرام کەم کردوێتەوە، بەڵام بەشێک لە نانەوخانەکان ژمارەی سەمونەکانیان کەم کردوێتەوە و 6 سەمون بە 1000 دینار دەفرۆشن، بەڵام کەس لێیان ناکرێت. 6 بلف 7 بلف بس ما حد ياخذ ما حد يشتري. نان و سەمون بەشێکن لە خواردنی سەر سفرەی عێراقیەکان بە تایبەت لە ژەمی بەیانیدا، هەر بۆیە ئەم سەمونخانەیە لە ڕۆژێکی ئاساییدا 10,000 سەمون دەفرۆشێت. باليوم مو سوى نشتغل، قلت لك بالايام العاديه نشتغل جوا الالف، بقيه الايام لا نشتغل الجمعه نشتغل فوق. لە ڕۆژانی ئاساییدا 1000 سینی دروست دەکەین، بەڵام لە ڕۆژانی هێنیدا زیاتر لە 1000 سینی دروست دەکەین. هەر سینیەک 10 پارچە سەمونی لەسرە. ڕۆژانی تر 800 یان 700 یان 900 سینی دروست دەکەین. ئیتر بەپێی کارەکەیە. 1300 مو شرط. لەو کاتەوەی بیرمان بێت ئێمە سەمون دەخۆین چونکە گەرم و خۆش و بەسوودە. بەپێی هەندێک لە سەرچاوە مێژوویەکان مێژووی دروستکردن و بڵاوبوونەوەی سەمون لە عێراق بەتایبەت ئەم جۆرەی سەمون کە بە سەمونی حەجەری ناسراوە بۆ کۆتایی بیستەکان تاکو و سەرەتای چلەکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە.